بەداخەوە ئەمڕۆ ئەوەی کە مەعاشخۆرە، ئەوەی کە موچەی ڕەسمی هەیە، هەموویان مەزڵومن. بۆی ئەو کەسەی کە موچەکەی بەدەستە ئەبێ ئاگاداری ئەو خاڵە بێ، چونکە دوعای ئەو هەموو مەزڵومە قبوڵە. ئەمڕۆ یا بەیانی دڵنیا بە قبول دەبێ و ڕووناکیتان لێ تاریک دەبێت، چونکە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم قبول دەبێ. بەداخەوە ئەمڕۆ وای لێ هاتووە زۆرێک لە ئەو کەسانەی کە تەنها موچەیان هەیە بەس کەسابەتیان نییە، ئەوەی کە موچەی هەیە و کەسابەتی تری نییە لەگەڵیا، زۆربەیان احتیاج و داماون. واللهی زۆربەی موچەخۆرەکانی ئەمڕۆ زەکاتیان پێدەشێ، چونکە ئەگەر کەسابەتی تریان نەبێ و پارەی خەوتویان نەبێ، تەنها مەعیشەتیان لەسەر ئەو موچەیە بێ، زەکاتیان پێشێ، سەدەقەیان پێشێ، چونکە بەڕاستی مەزڵومن. بەڵام ڕۆژێک دێ دڵنیا بە حەقی مێرولەیەک نافەوتی، حەقی تۆ چۆن نەفەوتی. تۆ بە ئیزنی خوا مەزڵومی سەربەرزی، ئەوەشی زاڵم بێ سەرشۆڕ و زەلیلی دنیا و قیامەتە. بۆیە بەداخەوە وایان لێ هاتۆ زۆربەی ئەوانەی کە تەنها مەعاشیان هەیە و کەسابەتیان نییە لەگەڵیدا قەرزارن، شەرمەزار بوونە، کەرامەتیان بە حسابی خۆیان لای خەڵک نەماوە، خۆیان دەشارنەوە. ئەڵێ وەڵای خۆم دەشارمەوە لە کابرای مارکێت، خۆم دەشارمەوە لەو کەسەی کە پارەی لامە، لە ڕووم نایە خۆمی دەرخەم، جارێ خۆم ئەشارمەوە لێی. تۆ مەزڵومی دوعا بکە. ئینسانێک بەپێی حەدیث ئینسان کە زوڵمی لێکرا دروستە دوعا بکە، بەڵام گوێندان نە، دوعا تەنها دوعا، چونکە تۆ گوێن بە خەڵکی مەدە. ئینسان بێت دەم پاک بێ، بەڵام ئەوەی زوڵمی لێکردی دەتوانی شەو ڕۆژ دوعای لێ بکەی، خوایە تۆڵەی لێ بکەیتەوە. بۆیە لا کەسێکیان پرسی وتیان فڵان کەس زوڵمت لێیەکە، تۆ چی دەڵێی؟ وتی چاوەڕێ دەکەم هەتا ئەو ڕۆژەی دەمرێ ئەو زاڵمەی کە زوڵمی لێم کردووە. ئەو کاتە ئەگەر پێم کرا دێم ئەڵێم خوایە گیان حەقی من لە ئەم کەسە بسێنە، ئەمە زوڵمی لێ کردوو. بۆیە خۆشەویستان، ئەگەر پێتان دەکرێ ئەو کەسانەی کە خاوەنی خانوون دانە بەکرێ، ئەو کەسانەی کە دوکانیان داوە بەکرێ، ئاگاتان لەو کرێچیانەی خۆتان بێت، یارمەتیان بدەن، چونکە کاتێکە موچە نەبوو کابرای کاسبیش بازاڕی نامێنێ. بەهۆی ئەم زوڵمەوە کە لە موچە خۆر دەکرێ، ئەو کەسانی کە زوڵم لە ئەم میلەت و گەلە دەکەن، کاسبکارەکەیش ئیشی نامێنێ، هەموو شتەکان بە عام دەوەستەیە. بۆیە یارمەتیان بدەن، دوکانت هەیە شتێکیان بۆ بشکێنە، کرێخانوت هەیە شتێکیان بۆ بشکێنە، بەڵکو بە ئیزنی خوای گەورە پاداشتی خێر بداتەوە. و داواش دەکەم ئەو کەسانەی کە خاوەنی زەکاتن، هەندێک لە زەکاتەکانیان پێش بخەن بۆ ئێستا پێش ڕەمەزان. بۆ نمونە کەسێکی دەوڵەمەند دەفتەرێ زەکاتی هەیە، کاکە وردە وردە سەرفیکە، بۆی لە ڕەمەزانە زەکات زۆر نەمێنێ. سنەتە زەکات پێشخستن، سنەتە، حەدیثی زۆر لەسەرە. بۆیە خۆشەویستان، ئەوەی کە مەزڵوم بێ سەربەرزە، ئاگاتان لەو کەسانە بێ کە فەقیر و هەژارن، بە ئیزنی خوا ئەوەی مەزڵوم بێ ئینشەڵا سەرکەوتوی دنیا و قیامەتە. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، خوایگیان ئەوەی بۆ ئەم میلەتە باشە، خوای لەگەڵی داباش بە، ئەوەشی خراپە یا ڕەبی خوای بە گەورەی و عەزەمەتی خۆ لە ناوی بەرە یا ڕەب العالەمین، ئامین.